بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة البروج بمعناي يعني شوينە بەرزەکان شوێنە بڵندەکان کە بورج بخۆی بەمعنای باڵەخانە دێ ها باڵەخانەش عادەتەن بەرزن بەڵام لێرە کە دەڵێ بڕوج مەبەستی ئەو شوێنە بەرز و بڵندانە کە ئەستێرەکان تێیدا دێنە دەر و تێیدا هاتوچۆ دەکەن. سورة البروج دو آياتا سورتێکی مەکیە بابەتەکانی وەکو سورەتە مەکیەکان بابەتی عەقیدەیین و سەرەتا خوای گەورە بە سوێند خواردن دەست پێ دەکا دواتر بەسەرهاتێکی تێدایە کە پێی دەوترێت بەسەرهاتی ئەسحابی ئوخدود هاوڵانی چاڵەکە کە بەبێ گومانی تەبان هەر کاتێک ئەو سوڕەتەی تەفسیر کەی یا بتەوێت لێی تێبکەی دەبێ بەسەرهاتەکەی بزانی کە بەسەرهاتەکە لە سەحی موسلیمدا پێغەمبەر دەیگێڕێتەوە صلی الله عليه وسلم و پێش ئیسلام تەبان ڕووی داوە کە لەوانەیە حەکایەتەکە تەقریبەن بیستراوە بە ئەفلام کارتۆن هەیە بە شێوە شانۆگەری تەمسیل کراوە کە تۆزێک دوور و درێژە بەڵام ناچاری تەبان ئەگەر باسی سوڕەتەکەی کەی دەبێت بەسەرهاتەکەی بزانی کە مەلیکێک هەبووە کاتی خۆی مەلیکێکی کافر بێ باوەڕی ستەمکار خۆی بەخوا زانیوە کە بە تەمەندا دەچێ ساحیرێکی هەیە جادوگەرێکی هەیە جادوگەرەکە داوای لێ دەکات کە منداڵێکی زیرەک بدۆزێتەوە بۆ ئەوەی فێری سیحری کات و دوای ساحیرەکە ببێتە جێگرەوەی یارە دەگەڕێن بە حسابی خۆیان زیرەکترین وریاترین منداڵ دێنن منداڵەکە فترەیەکی دەچێتە لای ساحیرەکەی تەوان بە خێرایی فێری سیحر و جادو دەبێ بەڵام ڕۆژێک لە ڕێگا تەوان لە ئەشکەوتێک لا دەدا عابیدێک دەبینێ خواپەرستێک دەبینێ لە کنیدا دەنیشێ ئەو شێوە عیبادەت و خواپەرستی کە عابید و ڕاهیبەکە دەیکا سرنجی ڕادەکێشێ وێ دەیکاتە عادەت هەموو ڕۆژێکی کە دەچێتە لای ساحیرەکەی یا لە ڕێگای چوونێ یا لە ڕێگای هاتنەوەی لەکن ڕاهیبەکەی خواناسەکەی لا دەدا دواتر وای لێدێ کە لە ڕێی چوونێ لا دەدا ڕاهیبەکە یعنی ساحیرەکە محاسەبەی دەکات بۆ درەنگ کاتی کە دەچێتەوە ماڵێ تەوان لە ماڵێ لێپرسینەوەی لەگەڵ دەکەن دواتر ڕاهیبەکە فێری دەکات دەڵێ ها بۆ مەسلەحەت دەڵێ ئەگەر ساحیرەکە پرسیاری لێ کردی بڵێ لە ماڵێ تاخیریان کردم ناوی من مەڵێ ئەگەر لە ماڵێش پرسیاریان لێ کردی بڵێ ساحیرەکە تاخیری کردم چونکە ڕاهیبەکە بە دزی لە ئەشکەوتەکەی خواپەرستی کردووە و خواپەرستی و مەلیک یعنی غەیری مەلیک پەرستن ئەو کاتە قەدەغە بووە والحاصل منداڵەکە دەکەوێتە بینی دوو شتی کە سەرنجیان ڕاکێشاوە هەم سیحرەکە کە سەرنجی ڕاکێشاوە هەم عیبادەتی عابید و خواناسەکە بۆیە دەکەوێتە قەلەق لە دەرفەتێک دەگەڕێت خۆی لە قەلەقی ڕزگارکە تا دەفەرمون ڕۆژێک دەعبایە درڕندەیە کە پێشی بە خەڵکی گرتووە خەڵک کەس ناتوانێت بیکوشێ ئەو منداڵە دەچێ دەڵێ ئەوڕۆ ڕۆژی تاقیکردنەوەیە دەڵێن بەرلێکی بچکە هەڵدەگرێ دەیهاوێت و دەڵێ بە ناوی خوای ڕاهیبەکەی تەوان دەیهاوێت و دەعبایە درڕندەکە دەمرێ دەزانێت کە ئەو ڕاسترە بۆیە دەچێتەوە لای خواپەرستەکەی جا ئەوەی جێ سەرنجە تەوان کە بەسەرهاتەکەی بۆ دەگێڕێتەوە و یعنی منداڵەکە دەڵێت تەواو خۆم یەکلا کردەوە کە دینەکەی تۆ ڕاستە هەر چرکەی یەکەم ڕاهیبەکە پێی دەڵێ دڵنیا بە تۆ تاقی دەکرێەوە تووشی زەحمەتی دەبی تووشی ناڕەحاتی دەبی بەڵام کە تووشی زەحمەتی و ناڕەحاتی بووی نەکەی ناویون بێنی ناوی من نەڵێ والحاصل ئەو منداڵە زۆرتر گرنگی بە خواپەرستی و بە دینداری دەدا بەڵام بۆ خۆپەنادان دیارە یعنی هاتوچۆی ساحیرەکەشی بە تەواوی قەتع نەکردووە ئاخری ئەو منداڵە وای لێدێ لەسەر دەستی کوێر بەڵەک گول نەخۆش چاک دەبنەوە تاکە مەرجێکیشی بۆ هەموو کەسێک ئەوەیە داوای موسڵمان بوونی لێ دەکات دەڵێ موسڵمان بە دوعات بۆ دەکەم ئەوەی چاکت دەکاتەوە خۆیە تا دواتر یەک لە وەزیرەکان وەزیری مەلیکەکەی کە دەڵێن پیاوێکی کوێر بووە بیستویەتی کە خەڵکی شەل و کوێر و سەقەت و ئەوانە چاک بوونەتەوە
وەڵحاصل بە پرسیار منداڵەکەی دەدۆزێتەوە بە دیارەیەکی گرانبەها دەسێتەکنی دەڵێ چاکم کەوە ئەوە هەموو بۆ تۆ ئەویش دەڵێ هیچیانم ناوێ و ئەمنی ناتوانم کەس چاکەمەوە ئەوەی کە ئینسانی چاک دەکاتەوە خوایە ئەگەر ئیمان دێنی دوعات بۆ دەکەم و خوا چاکت دەکاتەوە طبعا ئەو مەلیکە ئەو وەزیرە طبعا چاک دەبێتەوە لەویەوە طبعا ئەوە کە کەشف دەبێتە ئیماندار بەڵام منداڵەکە پێی دەڵێت طبعا ناوی من نەڵێ و ناوی هیچ کەس نەڵێ بەڵام کە دەچێتە لای مەلیکەکە لێی دەپرسێت کێ چاکی کردیەوە دەڵێ خوا و طبعا ئەوجار دەڵێ ئایا تۆ خوایەکی دیکەت هەیە جگە لە من دەڵێ بەڵێ ئەو خوای کە خوای من و تۆیە وەڵحاصل دەکەونە تەعزیردانی ئەو وەزیرەکەی تەعزیر دەدەن تا ناچاری دەکەن لەژێر ئەشکەنجەدا ناوی منداڵەکەی دەڵێ کە ناوی منداڵەکەی دەڵێ ئەوجار منداڵەکەی تەوان تەعزیر دەدەن سزا دەدەن وەک دەڵێ ناچاری دەکەن منداڵەکەش لە ئاخریدا ناوی ڕاهیبەکەی دەڵێ ڕاهیبەکە خواناسەکە لەگەڵ وەزیرەکەی تەوان هەردووکیان بە مشار لە پێشچاوی منداڵەکەی لەت دەکەن ئەوان ئامانجیان منداڵەکەی پاشگەزکەنەوە تەوان هەردووکیان دەکوشن منداڵەکە پاشگەز نابێتەوە دواتر تەوان مەلیکەکە بە جەلادەکانی منداڵەکەی دەنێرێت دەڵێبی بەنە سەر شاقێکی بەرز شۆڕیکەنەوە ئەم شاق بە سامە ئەگەر پەشیمان بوویەوە بۆم بێننەوە ئەگەر پەشیمان نەبوویەنەوە فڕی دەنە خوارێ دەسن دوعا دەکا ئەوان دوعاەکانی لە ترسان نییە ئامانجێتی ئەو مەبدە و دینەی پێیەتی بیگەێنێت چونکە زۆر بەبێترس دوعا دەکا خوای گەورە شاقەکەی دەلێرزێنێ جەلادەکان دەکەون و ئەو بە ساغ و سەلامەتی بەلاقی خۆی لە زیاتی هەڵی دێتەوەکن ئەوەکەی پادشاکە پرسیاری لێ دەکات چت لێکردن دەڵێ خواکردنی بە قوربانی من دواتر یعنی بە مەجموعەیەکی دیکە دەینێرێتە ناو دەریای لەوێش دەڵێن داوای لێ بکەن پەشیمان بێتەوە ئەگەر پەشیمان بوویەوە بۆم بێننەوە پەشیمان نەبوویەوە هەڵی دەنە ناو ئاوەکەی با بخنکێ لەوێش دوعای دەکا ئەوان دەخنکێن و بە سەلامەتی دێتەوە کۆتاییەکەی دەڵێ ناتوانانی بم کوژی لا بەیەک ڕێگانە بێ کە من بۆ دادەنێن ئەویش بیر ناکاتەوە تەوان نەتیجەکەی چییە بەس منداڵەکە ئامانجەکەی دەیەوێت بپێکێ ناوێت بۆ خۆی بمێنێتەوە و حەزشی لێ نییە بۆ خۆی بمێنێتەوە دەیەوێت بمرێ بەڵام دینەکەی مەبدەئەکەی نەمرێ دەڵێ خەڵکی ژێر دەسەڵاتت هەمووی کۆکەوە لە دەشتێکی ئەمنیش ببەستەوە لە دارێکی بە تیر و کەوانەکەی خۆم بە دەستی خۆت لە بەرامبەرمدا ڕاوەستە بڵێ بە ناوی خوای ئەو منداڵی یعنی تۆ دەبێت ئاعتراف کە تۆ خوانی و منداڵە خوایەکی هەیە دەیپارێزێ ئەو زاگەوات کرە من دەمرم فعلا تیر و کەوانەکەی خەڵکی کۆ دەکاتەوە بە تیر و کەوانەکەی دەیهاوێ منداڵەکە پێی دەکەوێت و دەمرێ کە منداڵەکە دەمرێ خەڵکی هەموویان بێک دەن دەڵێن ئامەنا برەبی هاذی الغولام ئیمانمان هێنا بەخوای ئەو منداڵە ئەوەی مەلیکەکە لێی دەترسا ڕوویدا یەک منداڵ بوو بەرگەی نەدەگرت کە قلقلە و دانە خەڵک لەسەر دەستی موسڵمان دەبوو ئێستا هەموو ژێر دەسەڵاتەکەی بوون بە موسڵمان دوای فترەیەک کە خەڵک دەبێتە موسڵمان و گوێڕایاڵی و کۆیلایەتی بۆ ئەو مەلیکەی ناکەن ئەوجار دێتە سەر ئەو باسەکە باسی ئەوەیە چاڵێکی گەورە هەڵدەقەنێ پڕی دەکا لە دار ئەوجار دەڵێ ئەو خەڵکەی کە ئیمانیان هێناوە بەخوای ئەو منداڵە یەک بەیەک بیان هێنن ئەگەر پەشیمان بوونەوە مەیان سووتێنن ئەگەر پەشیمان نەبوونەوە هەڵیان دەنە ناو ئاگرەکەی تەوان یەک بەیەک دەیان هێنن هەموویان سووتان هەڵدەبژێرن لەبەرەوەی بوونەتە ئیمانداری چاک و لە دڵەوە باوەڕیان هێناوە کەسیان پەشیمان نابێتەوە هەتا دەڵێ سرە دەکەوێتە سەر ئافرەتێکی منداڵێکی ساوای پێەیە ئافرەتەکە دوو دڵە لە بینی ئەوەی کە ناچێ لەوەی دەترسێ بۆ خۆی بسووتێ لە قیامەتێ کە دەچێتە ناوی دەڵێ ئەوە من قەید ناکا بەڵام ئەی منداڵەکە تاوانی چییە منداڵەکە بە قسە دەڵێ بڕۆ ئەی دایک خۆت هەڵدەناوی ئاگری جەهەنەمێ لە ئاگرەکەی ئێرە گەرمترە ئەویش بە خۆی و بە منداڵەکەی دەچنە ناو ئاگرەکەی جا باسەکە باسی ئەوەیە کە هەر هەموویان دەسووتێن بەڵام ئامادەنین پەشیمان ببنەوە کەی خوای گەورە ئەو سوورەتەی بۆ مسلمانان نات ئەو کاتەی کە لە مەدینەی لە مەکەی لەژێر ئەشکەنجە و ئازاری بتپەرستەکان دابوون کە خوای گەورە دەیەوێت پێیان بڵێ خەڵکی پێش ئێوەش کە ئیمانی هێناوێ باجی ئیمانداریەتی لە دنیادا داوە
نەکرد بەردی گەرم و سوورەکراوەیان لەسەر سینگ و لەسەر ملی داناون بەڵکو بە فعلی سوتێنراون بەڵام لەبەرەوەی تامی ئیمانیان چێشتە و ئیمان چۆتە دڵیان ئەوەن بە هیچ شێوەیەکی پەشیمان نەبوونەتەوە. جا سەرەتای سوورەتەکەی باسی ئەو ڕووداوی دەکات دەفەرمێت وەسسەمائی جارێ سوێندی دەخواخوا وەسسەمائی ذاتی البروج سوێن بەو ئاسمانەی کە خاوەنی چەندان برج چەندان شوێنی بەرز و بڵیندە بۆ هاتوچۆکردن و هەڵهاتن و ئاوابوونی ئەستێرەکە. برج بۆ خۆی یعنی وەکو گوتم یعنی باڵەخانە، باڵەخانەش لەبەرەوەی بەرزن بڵیندن و ئەستێرەکانی ئاسمانیش بۆ خۆی مەجموعەن هەر مەجموعەیە شوێنێکی تایبەتی خۆیان هەیە کە تێیدا دێنە دەرێ و تێیدا ئاوا دەبن و تێیدا دەخولێنەوە کە شوێنەکانیان شوێنێکی زۆر بەرز و بڵیندن کە ژمارەیان تەبان بە مەلاین ئەستێرەیە بەڵام لەبەر ئەوەی پابندن بەو نیزام و ڕێسا و یاسایی کە خوا بۆی داناون بەبێ گرفت هەر یەکەی لە وەختی خۆی لە کاتی خۆیدا دێتە دەر دەڕوا ون دەبێ و دەردەکەوێتەوە لە پێشچاوی ئێمە. وەسسەمائی ذاتی البروج سێن بەو ئاسمانەی کە خاوەنی چەندان شوێنی بەرز و بڵیندە بۆ هاتوچۆکردن و هاتنە دەرەوەی ئەستێرەکە. ئەوە یەک. واليوم الموعود و هەروەها سوێن بەو ڕۆژەی کە مەوعودە کە بەڵێن دراوە بە هاتنی کە مەبەستی ڕۆژی قیامەتەیە و کە گومانی تێدا نییە. واليوم الموعود سوێن بەو ڕۆژەی کە بەڵێن دراوە بە هاتنی خوا بەڵێنی داوە بیهێنێتە پێش بۆچێ بۆ ئەوەی چاکەکاران پاداش وەرگرنەوە خراپەکاران سزا وەرگرن. وشاهد ومشهود سوێن بە شاهید و مەشهود بەوەی شاهدی بۆ دەدرێ. جا ئەوە تەفسیری زۆرن. شاهد هێندێک دەفەرمون یعنی سوێن بەوەی کە دەبینێ و ئەوەی کە دەبیندرێ بینەر و بیندراو ئەوە یەک. تەفسیرێکەکەی ئەوەیە سوێن بەوەی دەبێتە شاهید سوێن بەوەی شاهدی بۆ دەدرێ. جا هەندێک دەفەرمون شاهید پێغەمبەرە صلی الله عليه وسلم مەشهود ئومەتەکەیەتی. هەندێک دەفەرمون شاهید ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەمووی کە دەبنە شاهید لەسەر ئومەتانی پێشوو بۆ خوب پێغەمبەرانی پێشوو مەشهود ئومەتانی پێشووترن. هەندێک دەفەرمون شاهید ڕۆژی جومعەیە و مەشهود شاهدی بۆ درا و ڕۆژی عەرەفەیە. هەندێک بەعەکسەوە دەفەرمون شاهید ڕۆژی عەرەفەیە و مەشهود ڕۆژی جومعەیە کە ئەوە تقریبا 16 بۆچوونی جیاوازی لەسەرن لە تەفسیری ئەو ئاەتەی. بەڵام ئەگەر ئێمە بە کەلیمەیەک تەفسیری کەین هەموو معناکان بگرێتەوە بەو شێوازەی تەفسیرەکەین باشە. وە شاهدین ئەنی سوێن بەوەی دەبێتە شاهید دەبێتە شاهید و مەشهود و سوێن بەو شتانەی کە شاهدیان بۆ دەدرێت. جاخوا مەبەستی هەر کامێکیان بێ دەیگرێتەوە و دەگونجێ هەموو مەبەستەکانی بەرخوای گەورە لە یەک کاتیدا. ئەوانە هەمویان شایستەی سوێن پێخواردنن چونکە هەمویان گەورە و ڕێزدارن لای خوای. سوێن بە شاهید بەوەی کە دەبێتە شاهید ئاگادار بینەر و ئەوەی دەبیندرێ. بۆچی سوێندی خواردووە خوا جوابی سوێندەکەی چیە؟ ئەوەیە دەفەرمێ قوتیلە بە کوشتن نەفرینیان لێبێ ئەسحاب الأخدود هاوڵانی چاڵەکە ئەوانەی چاڵەکانیان هەڵکەن. جا ئەوانەی چاڵەکانیان هەڵکەن خۆ لە ئومەتی پێغەمبەر نەبوون صلی الله عليه وسلم بەڵام مەبەز لەی ئەو کەسانە کە ئازار و ئەشکەنجەی مسلمانان دەدەن. لعنەتی خوا نەفرینی خوا دووری لە ڕەحمەتی خوا بۆ هەر کەسێک دەبێتە مایەی سەبەب دەبێتە مایەی ئازاردان و هۆکاری تەعزیبدانی مسلمانان لەبەرەوەی کە مسلمانە. قوتیلە بە کوشتن کە قوتیلە بە معنای لوعینە دێ دەکرێت بڵێ نەفرینیان لێبێت لە ڕەحمەتی خوا دوورکەونەوە. ئەوە تو کە دوعای خوا دەیکا لە ئەسحاب الأخدود لەوانەی کە هاوڵانی چاڵەکە بوون. کام چاڵانە؟ ئەنناری ئەو چاڵانەی کە ئاگریان تێدا بوو کە ذاتی الوەقود کە ئەو ئاگرە خاوەنی کڵپە و بڵێسە و گەرمیەکی زۆر بوو. قوتیلە ئەسحاب الأخدود بە کوشتن نەفرینیان لێبێ هاوڵانی چاڵەکان. کام چاڵانە؟ ئەنناری ئەوانەی کە ئاگریان لە ناودا بوو ذاتی الوەقود ئەو جار ئاگرەکەش خاوەنی کڵپە و بڵێسەیەکی گەرم و سوتێنەر بوو. ئیذ هوم کاتێک ئەوان یعنی دەسەڵاتدارەکان ستەمکارەکان عەلەیها بەسەر چاڵەکانەوە قوعود دانیشتبوو. ئیذ هوم کاتێک ئەوان عەلەیها لەسەر چاڵەکان
کە ئاگریان لە ناودا بوو و لە بەرامبەری ئەواندا مسلمانان یەک بەیەک دەسووتێندران قعود دانیشتە بوون. ئەوجار وەهم ئەوان على ما يفعلون لەسەر ئەو کارەی کە دەیان کرد بالمؤمنین بە ئیمانداران شهود دەیان بینی لە پێشچاوی وان مسلمانەکان قرچیان دەهات و دەبرژێندران و دەسووتێندران و پاشگەزیش نەدەبوونەوە ئەوانی هیچ سۆز و بەزەی و ڕەحمێکیان لە بەرامبەردا نەدەجوڵان. وەهم ئەوان على لەسەر ما يفعلون ئەو کارەی کە دەیان کرد جەلادەکان تاوانبارەکان بالمؤمنین بە ئیمانداران شهود حاضر بوون ئامادە بوون و دەیان بینی. ئەوجا خوا دەفەرمێ وما نقموا منهم ئەوان هیچ خراپەیەکیان نەکردبوو هیچ تاوانێکیان نەبوو ئەوانەی دەسووتێندران إلا أن يؤمنوا تەنها ئەوە بوو کە باوەڕیان هێنابوو بالله العزيز الحميد بەخوای باڵادەستی ستایش کراو بەخوایەک کە عەزیزە دەسەڵاتی هەموو شتێکی هەیە خۆ ئەگەر خوای گەورە ویست بای و حەزی لێ بایە ئەو کات دەیتوانی نهێڵێ مسلمانەکان بسووتێندرێن یان ئەوەکانی کە سزای خۆیان وەرگرن وایە بەڵام خوای گەورە دنیای نەکردۆتە شوێنی سزادانی کافران و نەبوو شوێنی پاداشتی مسلمانانیش نییە. وما نقموا منهم ئەوان هیچ تاوانێکیان نەبوو إلا أن يؤمنوا تەنها ئەوە بوو باوەڕیان هەبوو بالله بەخوایەکی العزيز الحميد باڵادەستی ستایش کرد. کام خوایە الذي له ملك السماوات والأرض أو خوايا كهي أو خاونداريتي آسمان كانوا زوي وهو على كل شيء شهيد وأو خوايا بسر همشتك دا آقادارو بينره الذي أو خوايا يعني أوان أو خوايا عند برس كصفتي يكمي أو عزيز بو بالادز بو ستايش كراو بو أو جار الذي له ملك السماوات والأرض أو خواي كهي أو خاونداريتي آسمان كانوا زوي والله وهر خوا على كل شيء بسر همشتك دا شهيد آقادار. أو جار نتيجة كيان فيها أواني كآوا أشكنزي مسلمان عند دنو مسلمان عند سوتين وبزيان نية برامبريان واليان خوش دبي واساو خوشيان لدكا وازيان لديني بيقمان نا إن الذين بيقمان أواني فتنوا المؤمنين يعني سزايان دان ياواني إيمان دار والمؤمنات وآفرتان إيمان دار بلام ثم لم يتوبوا عشان پشیمان نبونوا توبيان نكر طبعا اگر توبه بكن خوای گەورە دەرفەتی تەوبەی بۆ ئەو جۆرە کەسانەش داناوە لە دنیادا بەڵام ئەوانەی کە ئەشکەنجە و ئازاری ئیمانداران دەدەن جا پیاو بن یا ئافرەت بن بەڵام دواتر پەشیمان نابنەوە فلهم عذاب جهنم بۆیان ئامادەکراوە سزای دۆزەخ کە لە دۆزەخ تەنها ئاگری لێ نییە ئەنواع جۆر ئەشکەنجەی لێیە وەلەهم و بۆشیان هەیە عذاب الحرق سزایەکی سوتێنەر لە دنیادا ئینسان ئەگەر لەسەر دین سزا بدرێ ئەو پەڕی دەسووتێندرێت لە سووتانی ناڕەحەتتر نییە وایە بەڵام یەکجار دەسووتەی وایە سووتانەکەش لەوانەیە ئەگەر ئاگرەکە بڵێ سەدار بێ سەندەقەیەکی پێ بچێت وایە بەڵام لە بەرامبەردا کەسە کافرەکە بۆ هەتا دەسووتێندرێتەوە لەناو ئاگردا دەمێنێتەوە کەسە ئیماندارەکەش کە سوتاوە لە پێناوی خوادا یان هەر ئەشکەنجەیەکی دیکەی دیوە تەنها ئەوەندەی ناخۆشە تا ڕوحی دەچێتە دەر و دەشگونجە پێش دەرچوونی ڕوحەکەشی خوای گەورە بە جۆرێک لە جۆرەکان ئەشکەنجەکەی لەسەر سوکە بەوەی کە شوێنی خۆی پیشان دەدا جێگاکەی خۆی پیشان دەدا یان خوای گەورە عەذابەکەی لەسەر تەخفیف إن الذين بێگومان ئەوانەی فتنوا المؤمنين ئازاریاندان پیاوانی ئیماندار والمؤمنات و هەروەها ئافرەتانی باوەڕدار ثم لم يتوبوا پاشان تەوبەیان نەکرد و پەشیمان نەبوونەوە فلهم عذاب جهنم بۆیان هەیە سزای دۆزەخ ولهم وبوشيان هي عذاب الحرق سزاكي سوتينر أو جار إن الذين آمنوا بيقمان أوانشي كباوردار بون وعملوا الصالحات وأنجاميان دا كاري چاكا لهم بويان آما ذكراوة جنات چندان باخ كتجري من تحتها الأنهار دروا بجير هر باخيك دا چندان ربار ذلك الفوز الكبير هذا فرمي أوا بەختەوەری و سەرفرازی هەرە گەورەیە إن الذين آمنوا بێگومان ئەوانەی کە باوەڕدار بوون
وعملوا الصالحات وكاري چاکەشیان ئەنجامدا لهم جنات بۆیان ئامادەکراوە چەندان باخ بەهەشت کە تەجری دەڕوا من تحتها الأنهار بەژێر هەر باخێکدا چەندان ڕووبار ذلك الفوز الكبير ئەوە سەرفرازی و بەختەوەری هەرە گەورەیە. ئەوجار بەشی دووهەمی سوورەتەکەی خوا دەفەرمێ ئین بەطشە بێگومان بەطش یعنی سزا یان دەستوەشاندن بێگومان سزای پەروەردگارت دەستوەشاندنی پەروەردگاری تۆ لە شەدید زۆر توندە. ئەگەر ئەوان دەتوانن مسلمانان بسووتێنن مسلمانان بکوژن مسلمانان شار بەدەر و وڵات بەدەرکەن برسیان کەن و ناڕەحەتیان کەن و لە بەرامبەردا خوای گەورەش بێدەسەڵات نییە ئەگەر تۆڵەی لێکردنەوە و سزایدان بە شێوازێکی وا سزایان دەدا بە هیچ جۆرێک ناتوانن لە سزای وەرە تووڕەی و ئینتقامی خوای گەورە دەربازیان ببێت. وێ دەفەرمێ ئینە بەطشە بێگومان بەطش یعنی تۆڵە سزا یان دەستوەشاندن و تۆڵەکردنەوەی پەروەردگاری تۆ لە شەدید بە دڵنیاییەوە زۆر توندە. بێگومان ئینەهو بێگومان ئەو خوایە کە سزای توندی بەدەستە هو هەر ئەو یوبدی و سەرەتا شتەکانی لە نەبوونەوە هێناوەتە بوون ئەو گومانی تێدا نییە وەیوعید و سەرنجامیش هەموو شتەکان دەگەڕێنەوە بۆ لای خوا چۆن سەرەتا لە نەبوونەوە شتەکانی هێناوەتەوە بوون بە هەمان شێوەش مردووەکان دوای مردنیان جارێکی دیکە زیندوو دەکرێنەوە و دەبرێنەوە بەرامبەر خوا و لە بەرامبەر خوادا ڕادەوەستێندرێن بۆ وەرگرتنەوەی نەتیجەی کردەوەکانیان. ئینەهو بێگومان ئەو خوایەی تۆ هووە بە تەنها ئەو یوبدی سەرەتای دروستکراوەکانی هێناوەتە بوون و یوعید و هەر بۆ لای ئەویش دەگەڕێنەوە دوای مردن و زیندوو بوونەوە. تایبەتمەندیەکی دیکەی ئەو خوایە چییە؟ وهو الغەفور هەر ئەو خوایە زۆر لێخۆش بووە بۆ کەسێک کە چی بکە کە تەوبەی بکە کە داوای لێخۆشبوون بکە کە پەشیمان ببێتەوە. پاشان ئەلوەدود ئەو پەڕی خۆشەویستیشی هەیە بۆ عەبدەکانی خۆی بۆ بەندەکانی خۆی. وەکو ئیبن عەباس دەفەرمێ خوای گەورە ئەولیا و دۆستەکانی خۆی خۆش دەوێ هەروەکو چۆن لە دنیادا کەسێکی زۆر خۆش دەوێت خۆشەویستی بۆ دەردەبڕێت و هەرچی چاکە دەیەوێ بۆی بکە خوای گەورە زۆر لەوەی زیاتر عەبدەکانی خۆی خۆش دەوێت. وهو الغەفور ئەو خوایی کە ئەوە تۆڵە لە کافرەکان دەستێنێتەوە ئینتقام و سزای هەیە بۆ بێباوەڕان لە بەرامبەر ئیماندارانیشدا ئەلغەفورە زۆر لێ خۆش بووە ئەلوەدود و خاوەنی خۆشەویستیەکی لە سنوور بە دەریشە بەرامبەر بە ئیماندارە. تایبەتمەندیەکی دیکەی ئەو خوایە ئەوەیە ذو العەرش خاوەنی عەرش. عەرش و عەرش تەمان ئەو تەختەیە کە خوا لەسەریەتی کە بەبێ گومانی گەورەترین مەخلوق و دروستکراوی خوای پەروەردگارە کە وەسیع کورسیه السەماوات والئەرض هەر کورسی سەر عەرشەکە لە ئاسمانەکان و لە زەویەکان گەورەترە. ئەی عەرشەکە و تەختەکە چەندە خوای گەورە هەر بۆ خۆی دەزانێ. بۆیە ذو العەرش جا ئەگەر عەرشەکە هێندە گەورە بێ ئەی خوا بۆ خۆی دەسەڵاتەکەی دەبێت چەند بێ ڕەحمەکەی لێخۆشبوونەکەی خۆشەویستیەکەی ئەگەر بەکاری بێنێ لە بەرامبەر عەبدەکانیدا دەبێت چەند بێ. ذو العەرش خاوەنی عەرشە و ئەو عەرشە و هەروەها ئەلمەجید یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی خوا ئەوەش هەر سیفەتی خوایە مەجید یعنی بەرزە بڵیندە و لە هەموو شتێک گەورەتر و بەرزترە. ذو العەرش خاوەنی عەرشە خوای پەروەردگار ئەلمەجید و لە هەموو شتێک بەرزتر و بڵیندتریش. ئەوجار یەکێکی دیکە لە سیفاتەکانی خوای پەروەردگار بریتیە لەوەی کە فەعال جێبەجێکارە لما یورید بۆ هەر شتێک کە بیەوێ. فەعال یعنی زۆر جێبەجێ دەکات و دەتوانێت جێبەجێکە هەرچی بیەوێ. دەڵێن کاتی خۆی کە ئیمامی ئەبوبەکر نەخۆش کەوتووە سەردانیان کردووە لێی دەپرسن کوێ لای تەبیب و دکتۆری وتێتی بەڵێ دەڵێ تەبیبەکە چی پێگوتی دەڵێ تەبیبەکەم پێیگوتم ئینی فەعال لما یورید هەوەستی خوایە یعنی دەڵێ تەنها پەنام بۆ خوای بردووە پێیگوتومە هەرچی بمەوێت دەتوانم بیکەم. فەعال جێبەجێکاری لیما ئەو شتانەیە یورید کە خوای گەورە دەیەوێ. ئەو جار خوا دەفەرمێ هەل ئەتاکە حەدیث الجنود
هل أتاك آبيد قيشتوا بستوتا زانيوتا أي محمد صلى الله عليه وسلم حديث الجنود بسر هاتي سربازة كان پیغمبر صلى الله عليه وسلم وإيمان داران كذا صلاة قريش كان يندبيني جاري وهي نوعك لترس دايدا قرتل يان هبو نوعك لنا أميدي توجدبو بلان خواهي قورا بيان دا فرمينا سرباز و جندي و دا صلاة داري لوانا زور بهستر هبون لبرانبر هيزي خوا و قوتي خوا دا هيتيان بينا كراوا هل أتاك آبير قيشتوا بستوتا حديث الجنود بسر هاتي سربازة كام سربازانا فرعون وثمود بس سرهاتي سربازة كاني فرعون وهروها إنجلي ثمود فرعون طبعا جماري سربازة كاني لجمار نهاتوا بلان خواهي قولك إرادي لنا وبردني كرت ببي اوي مسلمانان يك كس هزي خوان بكار بينن بآوك دا كمسلمانان موسى إيمان داركان تيدا قريبون وخواهي قولا فرعون سربازة كاني هر همو ببي ماندقون خنكانت وايا بسرهاتكي قلي ثمودي جوي صالح پیغمبريان بوا هل مالي خوان ولا شويني خوان خواهي قولا يك صوت شريخيكي بسر دالي داون بهوي ملائكتي كوا بيك دنگي خواهي قولا هر همو يعني بسر چوك داهنا و لسر عرض كوان دوني جانيان لدز داوا وإخوة اگر إرادي كردو ويستي ليبو كسيق لناو با لبرانبر ويستو إرادي خوادا هيچ تك هجنية ويدا فرمي بيستوتا بسرهاتي سربازة كان بسرهاتي سربازي فرعون وقلي ثمود وهذا فرمي بل الذين كفروا بلا اواني كبي باورن هميشه في تكذيب لا بدرو زانيني پیغمبر و قرآن و قیامت و دواروش دانا يعني اواني ككافر بلو بسر هاتو روداو شتانا ناكون نوكل بسر قوماني بيش خوان دا هاتون الذين كفروا اواني كبي باورن في تكذيب هميشه لبدرو نابي بلين بدرو خصنوا لبدرو زانيني قرآن و پیغمبر و مسلمانان دان بلام اگان ليني والله خوا من ورائهم للاي بشتورا محيط دوري داون اوش تشبيه چون لگر كسك لبشتورا بجيري طبعا سلاح و چكشي بيبه ناتوانه هيچكا خواهي قوره يعني لهمو لايكو دوري كسك كافركاني داوا شوين يغنيه خو كافري لبه مسلمان يعني خواني بينه وهذا صلاتي بسر دانه بي اوي ديكاني بيستيت اوي ديكاني بينه اوي ديكا صلاتي بسر دانه بي هيش ديوا بيقمالنا والله خوا من ورائهم لبشتيانوا للاي بشتورا دوري داون بلام ذكري بلين يعني لهمو لايكوا بهيزو دا صلاتي خوي دوري داونو كسيان ناتواني لهيزو دا صلاتي خوي قورا درتي بل هو قرآن مجيد او جاد فرمي او بل يعني اوشتاني وانيا اوشتاني اوان سبارت بقرآن ديلين هو قرآن مجيد او يتو هناوتا قرآنك زور برزو قورا وبرزا في لوح للوحك دا لنسرا لتختيك دا لبريك دا محفوظة بارزراوة في لوح لبريك بارزراو دا جا بري بارزراو لوح المحفوظ بك اخواي قورا قرآني تدان نسيوة وهر بارزراو لوي كز دستي لنا دا او إلا آسمانا كان دا هي لبيت المعمور قرآن هر بارزراوة و إلا سر زويش اخواي قورا وعدي داوة هر بي بارزه بالله قرآن مصحف خلق دەتوانێت بێ ئاەتێکی باتە شوێنی ئاەتێکی دیکە وایە بەنووسین لی کەمکاو لێ زیادکە بەڵام خوای گەورە وای کردووە هەمیشە هەزاران کەس قورئانی لە سینگی دابێت لە دڵی دابێت چەندان جار محاولە کراوە بە مەبەست پیتێک زیاد یا کەم کراوە بەڵام هەر ئەوەندە بووە کە مصحفەکە بڵاو بۆتەوە سەدان کەس لی بەدەنگ هاتووە و ئەگەر بەلا ئیرادیش هەڵەیەکی طبعی هەبوو بێتەنها لێک فەتحە و کەسرەیدا هەر پێیزاندراوە و کەس نەیتوانیوە دەستکاری بکە و تا قیامەتش کەس ناتوانێت دەستکاری کات تەنانەت لە یاسا و وردە تەجویدیەکاندا حرەکات و سەکەنات و هەناسە خواردنەوە و هەناسە ڕاگرتنەکانیش وەکو خۆی پارێزراون لە لەوح المەحفوظدا چۆن نووسراوە کاتی خۆی لەسەر زەوی تا قیامەتی بەو شێوازەی دەمێنێتەوە بەل هو قورئان ئەو قورئانە ئەو خوێندراوەیەکی مەجیدە بەرز و گەورە و بەڕێزە فی لەوح محفوظ لە پەڕەیەکی
پارێزراودا نووسراوەتەوە و کەس ناتوانێت دەستکاری کات و لێی زیاد و کەم. سلام على سيدنا محمد وعلى آله وصحبه.